لە NRTەوە سڵاوی مەحەمەدویتان لێبێ لە ڕووماڵی ئەم شەوە قسە دەکەین لەسەر پەیوەندیەکانی کورد و ئەمریکا. یەکێک لە سیاسەتمەدارە دیارەکانی جیهان کیسنجەر لە یادداشتەکانیدا بە ناونیشانی ساڵەکانی نوێکردنەوە دەڵێت هەنگاوەکانی کورد زۆربەی عاتیفی بوون نەک سیاسی. ئەمە دەکەینە پرسیارێک، ئایا کورد لە پەیوەندیکردندا، لە سیاسەتکردندا، لە هەنگاونان بۆ هاوپەیمانی بەستن هێندێ عاتفانە بیری کردوتەوە، هێندە سیاسانە بیری نەکردوتەوە؟ کورد چۆن لە سیاست گەشتووە و چۆن لە پەیوەندەکانی خۆی گەشتووە بە وڵاتە زلیێزەکان بە تایبەت وڵاتێکی وەکو ئەمریکا؟ لە سەدەکانی پێشوو یەکێک لە متەنەویرەکانی کورد پرسیارێکی زۆر جوان دەنووسێت، دەڵێت ئەمریکا سیاست دەکا. ئێمە ئەو پرسیارەی ئەو متەنەویرە ئێستا دووبارە بکەینەوە. ئەمریکا سیاست دەکا، ئەی ئێمە چۆن لەو سیاسەتە بگەین؟ چۆن خوێندنەوە بۆ ئەو سیاسەتە بگەین؟ کورد لەکوێی نەخشەی سیاسیدایە؟ چۆن دەتوانێت سوود لە سیاسەتی دەرەوەی خۆی ببینێ؟ چۆن دەتوانێت سوود لە ئەمریکا و وڵاتە هاوپەیمانەکانی ببینێ؟ بۆ تا ئێستا کورد و ئەقڵیەتی سیاسی کورد و نخبەی سیاسی کورد عاتفانە لە سیاسەت دەڕوانن، یان دۆستی بەردەوام یان دوژمن. لە کاتێکە لە سیاسەتە نە دۆستێ نە دوژمن، بەڵکو بەرژەوەندی و هاوپەیمانی و مەسلحەت و مەسلحەتخوازی هەیە. بۆ قسەکردن لەسەر پەیوەندیەکانی کورد و ئەمریکا و پەیوەندیەکانی کورد و وڵاتە زلێزەکان میوانداری یەکێک لەو سیاسەتمەدارانەمان کردووە کە ماوەی زیاد لە 40 ساڵە لە مەطبەخی سیاسی پەیوەندیەکانی کورد و ئەمریکایە، ئەوەش بەڕێز دکتۆر شەفیق قەزاز. دکتۆر سوپاس دەکەین. سەرچاو. تەمەنێکی دوور و درێژ لە پەیوەندیکردن و ئاگاداری پەیوەندیەکانی کورد و وڵاتانی دەرەوەی تایبەتی ئەمریکا، چۆن ئەو پەیوەندیە دەخوێنیتەوە؟ دەبی ئەم پەیوەندیە سەرەتایەکی زۆر کزی هەبووە بە حوکمی ئەوەی میلەتی کورد دابەشکراوە، لەبیر کراوە و نەیتوانیوە دەستی خۆی بگەێنێتە دەرەوەی سنوورەکانی خۆی. لەبەرەوە ئێمە من خۆم ینی بە حکمی ئەوەی کە لە ساڵی 60ەکانە لە ئەمریکا بووم، ئەوەی کە ئێستا ئەیبینم بەراورد بەو وەختەی کە ئێمە لەوێ بووین زۆری فەرقا. کورد کەس نەیەناسی لە ئەمریکا. لەبەرەوە تۆ کە باسی ئەوە کە ئەڵەی کورد چی کرد بێ لە دەرەوە، چۆن هەوڵی دابێ، باسی ئەوەشە کردوتێ کورد سیاسەتی کردووە یا نەیکردووە. کورد شۆڕشی کردووە، کورد خۆبەخت بووە، کورد ئەڵێن ئازایە. بەڵام ئێمە بەڕاستی سیاستمان کەم کردووە چونکە زیاتر سەرقاڵی شتەکانی تر بووین و ئێمە ماوەیەکی زۆر نییە کە هاتووینەتە ناوەندی نێودەوڵەتیەوە یاخۆ هەتا ناوچەییەوە ئەتوانم بڵێم. ئەگەر تۆ سەیری سیاسەتی تورکیا بکەی، سیاسەتی ئەتاتورک بکەی، ئەمانە ینی پێلێنان بەوەی کە میلەتێکی کە ئەمڕۆ ئەڵێن 15-20 میلیۆنی لە تورکیا هەیە، ئەوانە ئێترافیان پێ نەکرد. بەرامبەر بەمە کورد کەم دەستی ڕۆیشتووە و بەڕاستی کەمیش لێزان بووە. باش لەوەی کە بتوانێت لێزان بووە. کورد هەمیشە هەنگاوەکانی عاتیفی نەبوون لە سیاسەتە، واتە هەمیشە پەیوەندی بەستن لەگەڵ وڵاتانی دەرەوە، وڵاتی چۆک ئەمریکا بە نمونە بە سەمپڵ وەرگرین. هەمیشە ئەوەندەی کە ئەمریکایان دۆستمانەیان دوژمنبانە، لە کاتێکا لە سیاسەتە بەرژەوەند و مەسلحەت هەیە. عەقڵیەتی سیاسی، نخبەی سیاسی بە درێژایی ئەو مێژووە توانوێتی لەمە تێبگات کە پەیوەندی بەستن مەسلحەت و مەسلحەتخوازیە، نەک عەتف و دۆستی خراپ و دوژمنی باش. هیوادارم ئێستا بزانین بۆ لەمەلا، چونکە بەڕاستی ئێستا ئێمە لە بارودۆخێکی زۆر هەستیار و چارەنووساس داین. ئێستا ئەگەر نەیزانین مانای ئەوەیە لێمان تێ ئەپەڕێەوە ئیتر فریای ناکەوێت. ئێستا سیاسەت دەزانین بەتایبەتی سیاسەتی خەریکین فێر بین، بەڵام هەڵەشمان زۆرە. هەڵەکانمان چییە؟ هەڵەکانمان یەکێ لەوانە ئێمە فەرقی بینی ئەوە ناکەین کە میلەتێک، کە هێزێک، کە دەوڵەتێک دۆستە، هاوپەیمانە،
یاخود تەنها ئەوەیە کە بەرژەوەندی ئەمڕۆی وا پێویست دەکا کە لەگەڵ ئێمە ڕوخسارێکی سیاسەتی خۆی بنوێنێ یاخود نەینوێنێ. من بۆ ئەمە هینی ئەمریکا ئەهێنمەوە. من زۆر دەمێکە بڕوام لەوایە لەگەڵەوە کە 13 ساڵ لە ئەمریکا بووم. ئەمریکا هاوپەیمانی ئێمە نییە. ئەمریکا ڕەنگە نەشتوانێ هاوپەیمانی ئێمە بێ. هاوپەیمانەتی شتێکی ئەتوانم بڵێم ڕسمیە، پرۆتۆکۆلێکی تایبەتی خۆی هەیە. هەندێ مەرجی زۆر گرنگ هەیە کە دوو دەوڵەت بە تایبەتی دوو دەوڵەت بە یەکەوە ئەبەستێ وەکو هاوپەیمان. ئەمریکا بۆ بەرژەوەندی خۆی و بۆ ئەو دارەتەی کە ئەمڕۆ کورتایەتی لە نێوان 4 وڵاتە دابش کراوە و ئەم وڵاتانەشت کەم یا زۆر دوور یا نزیک پەیوەندیان لەگەڵ ئەمریکا بە جۆرا و جۆرە هەندێکیان زۆر نزیکن، هەردێکیان زۆر مەتڵەبترن، هەندێکیان ئەمڕۆ ناکۆکن لەگەڵیا بەڵام مەجبورە سبینێ لەگەڵیانە ڕێ بکێتەوە. لەبەر ئەوە هاوپەیمانێتی بەستن لەگەڵ کووردا بۆ ئەمریکا ڕەنگە نەک هەر شتێکی نەخوازراو بێ، ڕەنگە تۆزی زەحمەتیش بێ بۆ هاتە ئەو جملەی سیاسەکان کە دەیڵێن ئەمریکا هاوپەیمانی کوردە جملەیەکە لە بەتاڵەوە هاتووە. ئەتوانی بڵێ ئەمە، بەڵام ئەمە معنای ئەوە نییە ئەمریکا ناتوانێت دۆستی ئێمە بێ. و من بە قەناعەتی من ئەمریکا دۆستی ئێمەیە. بۆچی ئەمریکا دۆستی ئێمەیە؟ لە ئەمریکا جیاواز لەوەی حکومڕانیەکی گەورە هەیە، ئەمریکا خۆی زلهێزێکە لەگەڵ ئەوە ئەو دەوڵەتە لەسەر هەندێ بایەخ لەسەر هەندێک قیەم دروست کراوە. ئەم بایەخانە چەسپیون لە نێو گەلی ئەمریکیا. مەسەلەیەکیان هەیە ئەڵێ دە ئەندەردۆگ یانی ئەوەی کە لە ژێرەوەیە. دایمە گەلی ئەمریکی هەوڵ ئەدەن یارمەتی ئەوانە بوون کە دەستیان کورتترە لە یەکێکی باڵا دەست، قەومیەت بێ، دراوسێ بێ، دەوڵەتێکی تر بێ، لە شەڕا بێ، لە هەر شتێکا بێ. ئەمانە بایەخی خۆیان هەیەەوە. ئەمانە لە سیستمی ئەمریکیە، لە کۆمەڵی ئەمریکیە جۆرێک فشار دروست دەکەن. فشاری خەڵق لەسەر کۆنگرس دروست دەکەن، فشاری کۆنگرس لەسەر کۆشتی سپی دروست دەکەن. لەسەر دکتۆر ینی ئەمە پرسیارەکە ئەوەیە نخبەی سیاسی کورد، سەرکردایەتی سیاسی کورد نەیتوانیوە ئەم پەیوەندیە ببەستێ لەگەڵ ئەوەی کە پێوترێ قەراربەدەستانی ئەمریکا بۆ نمونە هەر لە بواری ئابووری و بواری میدیایە کە ئەمانە ئەتوانن تەحەکوم بە سیاسەتی وڵاتی وەکو ئەمریکاوە بکەن. کورد ئەوەندەی پەیوەندی بە سیاسەتمەدارەکانەوە کرد و ئەوەنە نەیتوانیوە بەرژەوەندیەکی اقتصادی یاخود سیاسی تر لەگەڵ ئەوەی کە پێوترێ عەقڵێت داڕێژەری ئەمریکی بکە. تۆ بەڕاستی ئەنی ئەگەلەیەکیشی بیتەوە مەسا باشی روی کوردستان سیر بکەین. چونکە ئێمە دابەشین، پارچە پارچە هینکراوین. یەکەم ئێمە بەشێکین لە دەوڵەتێک و لە بواری نێودەوڵەتیە دایمە دەوڵەتێکە لەگەڵ دەوڵەت معاملەکە. ئەمە شتێک نییە تەنها بە نیسبەتی ئێمەوە بێ، بەڵام زیاتر بە نیسبەتی ئێمەوەیە، چونکە میلەتێکی ژێردەستین و چونکە بەشێکین لە عێراق. دائمە کۆشتی سپی ئەمریکا، ئیدارەی ئەمریکی لە ڕوانگەی عێراقەوە سەیری کێشەی کوردەکە. و بەڕێی من تا ئێستاش من دەتوانم بڵێم ئەمە وایە، چونکە ئێمە تا ئێستا وەکو ناوچەیەک با بڵێن وەکو هەرێمێک کە هەین ئێستا ئەوەندە گرنگیمان نییە بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا. خەریکە ئەمە زیادە بێت تۆزە، بەڵام ئەوەندەمان نییە کە ئەمریکا بەڕاستی ئەو هەنگاوە زیادە پێویستە بنێ کە بتوانێ پەیوەندیەکی بەردەوام، پەیوەندیەکی باڵاتر، پەیوەندیەکی بەنرختر، پەیوەندیەکی کە لە زیاتر لە بەرژەوەندی کووردا بێ لەگەڵ ئێمە بەست. بەڕستمەوەی ینی ئەوەندەی ئێمە پەیوەندیمان بە کۆشکی سپیەوە هەبوو، ئەوەندە پەیوەندیمان هەبووە بە نخبەی ئابووری و نخبەی میدیای و نخبەی سیاسی لە دەرەوەی کۆشکی سپی. ئەمە هەڵەیەک نەبووە کراوە. ئەمە من ئەتوانم ئیتر هەڵە بووە نەمانتوانیوە، پێداویستی ئەوەمان نەبووە، بەڵام یعنی من وا ئەزانم هەتا ئەتوانم بڵێم هەتا 12 ساڵ لەمەوە پێش ئێمە لە کۆنگرسی ئەمریکا ئەوەنە ناسراوین.
لە ئەو ساتی ئەکادیمیا ئەوەندە نەناسراوینە ئەمانە بایەخی زۆر گرنگیان هەیە لە کۆمەڵی ئەمریکا. ئەمریکا تەنها برێت بریتی نییە لە کۆشکی سپی و سەرۆکی ئەمریکا کە وڵاتی شۆک و ئیسرائیل توانیوێت استیغلالیەوە کە ئەوەندەی پەیوەندیە بۆ بە دەرەوەی کۆشکی سپی و ئەوەندە لەگەڵ کۆشکی سپیا پەیوەندەکانی ئیسرائیل توانیوێتی ئەمە بکات چونکە لە ئەوەڵی ڕۆژەوە نەخشە و پلانی خۆیان داناوە بۆ ئەوەی جێگە هەستیار و استراتیژیەکان بگرن. مەسەلە بۆ وێنە لە نیویۆرکە تا ئێستا ڕەنگە زیاترش بێ 5 ملیۆن جوولەکە هەیە کە ئەمانە ڕاستە ئەمانە هاوڵاتی ئەمریکین بەڵام عاتیفەیەکی سۆزداری پژگیریەکی تەواویان هەیە بۆ کەیسی ئیسرائیل لەبەر ئەوە لە ماوەیەکی زۆر دەمێکەوە ئەمانە خەریکن تۆ سەیری کۆنگرێس بکە خەڵکێکی زۆری تایە کە لە ڕێگەزی جوولەکان زۆر باشینە سەرم حاڵەتە بەڵام ئێستا لە ڕێی سکایبەوە سایە سەفین عەبدوڵڵا کە خوێندکاری کۆلێژی پزیشکی لێشێک لە زانکۆکانی هۆڵندا و لە ئاستی وڵاتی هۆڵندادا خۆی پاڵاوتۆ بۆ نوێنەرایەتی گەنجانی هۆڵندا لە نەتەوەی گرتوەکان. سایە سەفین سڵاو لێبێ. ئەم کاتی ئێوە بینەرانی ئەنارتی باش زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەتان. ئامانج لەم خۆکاندیدکردنە چییە؟ وە سوودی ئەم خۆکاندیدکردنە بۆ گەنجێکی کورد کە لە هۆڵندا دەژی ئامانجەکەی چییە سوودەکەی چییە؟ بەڵێ بەس لە سەرەتا بە هەندێک ڕوونکردنەوەت بۆ بدەم لەسەر ئەم پۆستە بڵێن کاری بیزەبت چییە؟ بۆ زۆر کەس ئەمە شتێکی وازەح نییە. ئەمە پۆستێکی ڕسمی وەزارەتی خارجی هۆڵندایە. ئەو کاتە تۆ ئەبیتە نوێنەری هەموو ڕێکخراوێکی گەنجی هۆڵندا وەکو دەنگی گەنجانی هۆڵنداش لە نەتەوەیە گرتوەکان لە نیویۆرک کار دەکەی. ئەنجا ئەم پرۆژەی ئێستا من ئیشی لەسەر دەکەم و کردومە پێشتر لەسەر بارودۆخی ئاوارەکانی کوردستان و بە تایبەتی ئاوارەکانی ڕۆژئاوا کە ئێستا لە باشووری کوردستانن. دەمەوێت ئەم بارودۆخە خراپە بگەێمە هەموو ڕێکخراوەکانی کە لەژێر چەترینەتەوە یەکگرتوەکاندان. ئەنجا پرسیارەکەی جەنابەت ئەوە بوو بڵێن چ سوودێکی هەیە بۆ گەنجێکی کورد. من ئەو کاتە وەک نوێنەری گەنجانی هۆڵندا دەتوانم ببمە وەکو بۆ نمونە پردێک لە مابینی گەنجانی هۆڵندا و گەنجانی کوردستان بۆی لە هەردوو لاوە سوود بتوانین لە یەکترەوە وەرگین و لە هەردوو لاوە شت لە یەکتر فێربین. باشە کاک سایە تۆ منافسەکە و گەنجێکی هۆڵندیە تۆکو گەنجێکی کورد ئەتەوێ بچیتەوە یاخود وەکو گەنجێک کە جنسیەی هۆڵندی دەیە یعنی ئەمە بۆ بینەران ڕوونکەیتەوە تۆ گەنجێکی کوردی وەک نوێنەرایەتی کورد یاخو وەکو گەنجێکی هۆڵندی کە جنسیەکی هۆڵندی دێ وەکو هەموو گەنجێکی ڕەنگە گەنجێکی سۆماڵی مۆریتانیش مافیەوەی هەبێ خۆی کاندیدکە. تێگەم بڵێ هەموو کەس دەتوانێت لە هۆڵندا خۆی کاندیدکە مافی ئەوەی هەیە. من بڵێ ناچناڵیتی هۆڵندیم هەیە بەس من ئەو کامپینەی ئێست دەیکەم و ئەو پرۆژەی ئێست دەیکەم هەمووی حەقی بەوە هەیە کە بە منداڵی چیم بینیوە وەک کورد چۆن خۆم ئاوارە بوومە و ئەو مەسلەیەش دەمەوێت ئێستا باسکەم بۆ هۆڵندی. هۆڵنداش منی هەڵبژاردووە چکە وەکو کوردێک قسە دەکەم و باسی بارودۆخی ئاوارەی کوردستان و خۆمی مناڵی دەکەم. باشە کەواتە تۆ وەکو کوردێک لە ناو هۆڵندایە خۆت هەڵبژاردووە یان وەکو هۆڵندیەک بەڕەگەز کورد؟ بەڵێ من بابۆت وڵایەوە پرسیارێکی تۆمە بۆت شەرحکەم. من وەکو کوردێک من خۆم بە کورد دەزانم بەس من نوێنەری گەنجانی هۆڵندام. باش یعنی من ئێستا بابۆ نمونە وەکو کورد لە ناو هۆڵندیان خۆم دەناسێنم بۆ هۆڵندی زۆر شت بڵێن وازح نیە لە حاڵەتی کورد لە بارودۆخی کورد بۆ نمونە ئێستا هەموو گەنجێکی کورد ئاوارە بووە یان زۆر بەمان لە ناو چادرێکدا ژیان بۆ هۆڵندی ئەم شتانە قەتیان نەبیست تۆ نەیان بینیوە بۆیە زۆر دەتوانن سوود لە من وەرگرن بە کە چیم بە منداڵی بینیوە و گەلەکەم بینیانە و بۆیە من نیشان هەڵبژاردووە. کاکسا یعنی گەنجێکی هۆڵندا بۆ دەنگ بابە تۆ لە نەتەوەی گرتوەکان کە دەچیت ببوورە کە دەچیت نوێنەرایەتی نەتەوەی گرتوەکان دیفاع لە کورد دەکەیت چونکە خۆ ڕەگەزێ و بە کوردیەکەی خۆمان ئەسڵە کووردە یاخو دیفاع لە گەنجی هۆڵندی دەکەی یعنی گەنجی هۆڵندی بۆ دەنگ بابەتۆ کە لە نەتەوەی گرتوەکان دیفاع لە کورد بکەیت. با بۆت شەرحکەم ئەو مەسلە ئێستش وازام تۆزی ئێوە زۆر حاڵ من وەکو نوێنەری گەنجانی هۆڵندام ئیش بۆ گەنجی هۆڵندی دەکەم بەس هەر کاندیدێک پرۆژەیەکی هەیە ئەو بنمونە ئەو ڕکەبەرەکەم پرۆژەکەی ئەوەیە دەڵێ من دەمەوێت فەقیری نەمێنێ لە جیهاندا من پرۆژەکەی من ئەوەیە یارمەتی ئاوارەی جیهان دەم بە تایبەتی ئاوارەکانی ڕۆژئاوا لە لای هۆڵندیانیش خۆم وەک نمونە بەکاردەهێنم ئەو شتانەی کە بینیومە بڵێن بۆ نمونە ئەم ساڵ توانیم تیمێکی پزیشکی زانکۆکەم
ببەمەوە کەمپەکانی ڕۆژئاوای کوردستان کە لە باشووری کوردستانن ئێستا بۆیە هۆڵندیەکانیش دەنگم پێدەدەن چونکە کاندیدێکی هۆڵندی ئەو سیفەتانەی نییە خۆی بە چاوی خۆی نەیبینیوە مەوزوعەکە چۆنە باشە توانیتە دەنگی کورد گەنجانی کورد ئەو گەنجانەی کە لە هۆڵندە دەژین و دەتوانن دەنگی پێ بدەن و تۆ کاندیدێکی کورد بیت و وەسەر بکەوی و ئینشەڵا سەر دەکەوی وەکو کوردێک پرسیارەکە ئەوەیە توانیتە دەنگی ئەو کوردانە ڕاکێشیت و توانیتە دەنگی غێری کورد نەتەوە جیاوازەکانی تر کە ڕەگەزنامەی هۆڵندیانەیە ڕاکێشی بەڵێ وڵای هیوادارم هەموو گەنجێک بە تایبەتی لە هۆڵندا دەنگم پێ بدەن چکە ئەم پۆستە وەکو وتم دەتوانین وەکو کوردی سووری زۆر لێ وەرگین چکە وایە من لە ناو هۆڵندیان ئیش دەکەم بەس بۆ نمونە وەکو نوێنەری هەموو ڕێکخراوە گەنجەکانی هۆڵندا من نێدۆرگێکی زۆر گەورە دەتوانم پەیدا بکەم دەتوانم ئیش لە دۆسەی کوردیش بکەم و بیگەێنمە حکومەتی هۆڵندا و نەتەوە یەکگرتوەکان بۆ گەنجانی قومانیش سوودی هەیە ئێستا بۆ نمونە چەند ڕێکخراو هەیە لە کوردستان هەموو پەیوەندی بە حیزبەوە هەیە من دەمەوێت شتێک بکەم زۆر حیزبی نەبێ بڵێن وەکو ڕێکخراوێکی هۆڵندی بێت دەمەوێت ئەو کوردانی ئێرش سوود لەو نێتوەرکەی من وەرگرن و بتوانن خەونەکانی خۆشیان بێتە زیانی شەڵەو سوپاسی سایە سەفین عەبدوڵڵا کە لە ڕێی سکایپەوە ئامادە بوو لەگەڵمانە کاندیدا بۆ نوێنەرایەتی گەنجانی هۆڵندا لە نەتەوە یەکگرتووەکان کە بەڕێگەزیش کووردە هیوای سەرکەوتنێ بۆ دەخوازین سایە فەرموو هیچ منیش عینیشت هیوای سەرکەوتنی بۆ بەڵام دەرکەوت ئەم برادرە خۆی ئێستا بەڕێگەز هۆڵندیە باش معنای ئەوەیە ئەو بە دەرەجەی یەکەم نوێنەری گەنجی هۆڵندایە ڕێژەی سەرکەوتنی لەم بۆ وەرگرتنی ئەم پۆستە پەیوەندە بە دووشتەوە ژمارەی کوردی هۆڵندی چونکە ئەم پرۆژەکەی پرۆژەیەکی کوردیە و خۆشببختانە لەم بارودۆخەی ئەمڕۆە کەوا کورد یا کێشەی کورد پرسی کورد لە ئارایە لە ئەوساتی نێودەوڵەتی و لە ناوەندەکانە ئەمە ڕەنگە ئیسفادەی هەبێ بۆ ئەو دوو هەم کاریگەری پرۆژەکە خۆی لای گەنجانی هۆڵندە چونکە ئەو لە ئاکام و لە ئەنجامی ئەم هێنە ئەوانە دەنگی بۆ ئەدەن چ کورد بن و ئێستا بوو بن بە هۆڵندی و چ خۆیان بە ئەسڵ هۆڵندی بن لەبەرەوە داوای سەرکەوتنی بۆکەین و بەڵام مەرجەکان ئەلە دووهینا دکتۆر هەرمادەم لەو بازنینەتەوە یەکگرتووەکانە دەخڵینەوە کورد دەتوانێت وەکو وڵاتێکی وەکو فەڵەستین داوای ئەندامێتی چاودێری ئەندامێتی بکالەنەوە یەکگرتووەکان حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم من تەواوی یاسای نێودەوڵەتی لێ متأکد نیم بەڵام ڕێو ڕسمێک هەیە کە کورد ئەتوانێت پەنای بۆ بوات چونکە وەکو بەڕاستی ئەوەی کە منەی بینم وەکو فەلەستینیش دەوڵەت نییە کیانێکە کیانێکیان هەیە ئێمە کیانێکمان هەیە ڕەنگە بە حکمی ئەوەی کە ئێمە ئێستا لە سیستمێکی فێدرالیە هەرێمێکی فێدرالی وەرپێکراوین و لە یوئێنیش و لە دەوڵەتانی تریشەوە دانی پیانراوە ئەمە ڕەنگە بتوانێت بنەمایەکی گەورە بێ بۆ داوایەکی لەو شێوەیە بەڵام بەڕاستی ئەمە ینی هی ئەوە نییە کە بڵێ ئەمڕۆ داوایەکەم سبینە دەستمەکەوێ من و تاکیدم فەلەستینیەکانی زۆریان هەوڵ بووە هەتا دەستیان کەوت بەڵام شتێکە بایەخی ئەوەی هەیە کە کورد هەوری بۆ بدا و زۆر باشە کورد کیانێکی سربەخۆی هەیە و هەولێر بە شێوەیەک لە شێوەکان لە ڕوبەڕووبوونەوەی هێزی چۆکو داعشا بوو بۆ چەقی ڕووکردنە نێودەوڵەتیەکان ئێمە سەرۆکی وڵاتێکی گەورەی وەکو فەڕەنساماندی هات لە فڕۆکەخانەی هەولێر لەگەڵ سەرۆکی هەرێمدا بە مارشی کۆماری فەڕەنسا و مارشی هەرێمی کوردستان بەڵام هەموو سیاسەکان کەیەن ئەم جوملەیە دووبارە دەکەنەوە سیاسەکانی دەرەوە پێمان خۆشە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق و پاراستنی یەکڕێزی عێراقا کەواتە ئێستاش مەسەلەی دەوڵەتی سربەخۆی وەجیاکردنەوەی کوردستان لە عێراق لای وڵاتە زلێزەکان فەڕەنسا بریتانیا ئیتالیا ئەڵمانیا ئەمریکا لەسەر هەمویانەوە شتێک نییە باز بکرێت و بەم زوانش من تەسەور ناکەم باسی لێ بکرێ با ئێمە وەکو باسمان کرد کە ئەمڕۆ یعنی تقریبا ئەتوانم بڵێم پرسی کوردی بە شێوەیەک لە ئامێز گرتووە ئەمریکایە کە سەرکردایەتی ئەم ئێتیلافە گەورەیە کاتژی داعش
و ئەمەش تەنها لە بەرخاتری ئێمە نییە. هەتا ئەمڕۆ ئەوەندەی من بتوانم بیری لێ بکەمەوە سیاسەتی ئەمریکا ئەوەیە کە وەکو چۆن ئەڵێ چانسێکی تر بدا بە دەوڵەتی عێراق کە ئەگەر بتوانێت پاراستنی یان واتە پاراستنی یەکێتی عێراق تا ئێستا لای ئەمریکا لای ئیدارەی ئەمریکی لای بیرکردنەوەی سیاسەتی ئەمریکی شتێکە کە لەوانەیە بتوانن ئەنجامی بدەن. تاریخ لەگەڵ ئەمانە ئەو ماوەیەی کە ئەمریکا لە عێراقا بوو عێراقی ئازاد کردومایەوە ئەوەش لەگەڵ ئەمانە. مەسلەی ئەوەی کە ئەمریکا ویستی دیموکراسی لە عێراقا بچەسپێنێ و گەشەی پێ بدەوەمانە ئەمەش لەگەڵیانە. بەڵام جۆرێک بەژەوەندی ئەمریکا خزمەت ئەکا ئەمە بە تایبەتی لەبەر سیاسەتی ناوچەیی هینەکە کە ئەمریکا پەنا بۆ ئەمە بەرێ ممکنە ئەمەش زۆر دەوام نەکە. دووهەم ئێمە هەندێک شت هەیە لەوە چێت تێگەیشتنمان بۆی هینیە مەسەلا لەم ئاخریا کە مەسلەی داعش هاتە پێشەوە. وا ئەزانم ئێمە هەڵەیەکی سیاسیمان کرد ئەوەمان لا معلوم نەبوو کە ئەوەلەویەتی دروستبوونی حکوومەتێک کە بتوانێت خۆڕاگر بێ بۆ ئێستا چەند گرنگە لای ئەمریکا. بۆچی گرنگە بۆ مەسلەی ئەم شەڕێی کەوا دش بە تێرۆر ئەیکا و داعش ئەمڕۆ نوێنەری ئەم هینەیە. یعنی ئێمە ئەوایە ئەلەمە بگەیشتی نایە ئەو فشارەی کە لەگەڵ ئەمەشە ئەمریکا ئاگادارە و هەستیارە بەوەی کە کورد ڕۆڵێکی گەورە ئەتوانێ ببینێ لە نێوان دوو بەرەی مەزهەبی نەیار بەیەک شیعە و سوننە کە لە ئەنجامی هەموو شتێکە ئەوان زۆرینن کە هەر حکوومەتێکی عێراقی باشە دکتۆر جەنابەت باسی ئەمریکا وەکو ڕۆڵی ئەمریکا لەم ناوچێ بەڵام ڕۆڵی وڵاتێکی گەورەی وەکو رووسیا و بە تەنیشتی وە سین کە هەندێک لە چاودێرانی سیاسی لایەن وایە جەنگی سار بە شێوەیەک لە شێوەکان دووبارە سەری هەڵداوەتەوە لە مەسلەی سووریا مەسلەی عێراق مەسلەی ئێران. وڵاتێکی وەکو رووسیا و سین ڕێئەدەن سیاسەتی ئەمریکا بەو شێوەیە بێ کە بیەوێت لەم ناوچەیە جێبەجێکە بە تایبەتی مەسلەی کەوتنی پولەکانی دۆمینۆ سووریا پاشان ئێران بێگومان بە ئاسانی بەدەستەوە نادن چونکە ئەوان ئەزانن ئەمریکا کە ئەمەی کردووە تەنها لەبەر خاتری عێراق نییە لەبەر خاتری کورد نییە بەڵام لە پاڵ ئەمە لە پشت ئەمەوە خزمەتی گەورەی بەژۆنەکانی خۆیەکە استراتیژی ئەمریکا لە ناوچەکە. ئەمە لەم حاڵەتە ئەتوانین بەراوردی بکەین بە مەسلەی شەڕی سارد کە لە پەنجاکان ئاتوانم بڵێم لە مەسلەی کۆریاوە دروست بوو و بەڵام تا چ ڕادەیەک ئەتوانێت رووسیا یا سین ڕێگر بێ لەمە. مەسەلا ئێستا ئەمڕۆ ئەمریکا توانایەکی گەورەتری هەیە لە شەڕی دژ بە تێرۆر چونکە بەڕاستی هاوپەیمانی و ئیتیلافێکی زۆر گەورەتری هەیە ئەمڕۆ لەوەی کە لە ساڵانی پێشوە هەیبووە. لەبەر ئەوەوە و مەسلەی تێرۆری شتێک نییە تەنها پەیوەندی بە ئەمریکاوە هەبێ پەیوەندی ڕەنگە بە رووسیاشەوە هەبێ بە سینیشەوە هەیەتی چونکە لەوانەیە سبەینێ ئەگەر تێرۆری جیهانی پەرەی سند و لە وزە دەرچوو لەوانەیە ئەوەی لە 11 نۆ لە ئەمریکا ڕوویدا لەوانەیە لە رووسیاش ڕوو بدا لە مۆسکۆش ڕوو بدا لە پێکینیش ڕوو بدا لە پاریسیش ڕوو بدا. یعنی مەسلەی خەتەر و مەترسی تێرۆر کە شتێکی نادیارە شتێکی پەنهان نییە شتێکە لەبەر چاو نییە شتێکە لەوانەیە ئێستا دابمرچێتەوە و سبێنی هەڵباتەوە ئەما وا ئەزانم هەمویان کۆ ئەکاتەوە لەسەر ئەوەی کە بە شێوەیەک یا بە شێوەیەکی تر ناچار بنیا خود بە خواستی خۆیان بێ لەگەڵ ئەمریکا ڕێ بکەون بۆ ئەوەی ئەم خەتەر. زۆر باشە بەڵام باز لە نەخشەی گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەنگە ئەوەی پێشووتر فەڕەنسیەکان و ئینگلیزەکان کردوبێتیان لەم ناوچەیە و دابشکردنی ئەم ناوچەیە و خەریتەدان بۆ ئەم ناوچەیە خەریتە دەستکردەکان بە شێوەیەک لە شێوەکان لە نەخشەی پرۆژەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دەیانوت دەستکاریکردنەوەی ئەو نەخشەیە کە ئەمریکا تیایدا بەشدار نەبووە
ئەمریکا دەیەوێت نەخشەی ئەم ناوچەیە بگۆڕێ یاخود ئەم ناوچێ تازە بۆ بە ئەمری واقع ناکرێ باز لە کوردستانی گەورە بکەین ناکرێ باز لە دابشکردنەکان بکەین عێراق بێتە سێ ناوچە ئێران دابشکرێت تورکیا بامان شێوە ویلایەتی مووسڵ یعنی ناکرێت ئەمە باز کرێتەوە ئەمریکا ئەم پرۆژەی هەیە ئەمریکا ئەگەر ئەم پرۆژەی هەبێ من جارێ ئەوڵان ناتوانم بڵێم وەک پرۆژە هەیەی ینی ئەمریکا ئەتوانێت کاریگەر بێ لە بیرکردنەوەیەکی لەم شێوەیە دووهەم ئەمریکا وا ئەزانم ئەوەی زیاتر پاڵی پێوە بنێ بۆ ئەمەیە شێوە و دارەتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست با بڵێن ئەو ناومێدەیە کە ئەمریکا هەیەی لێی کە بە شێوەی بۆ شێوەیەک دروست نەبووە کە ئەمریکا پشتی پێ ببەستێ بۆ دوار ڕۆژێکی ئارام دوار ڕۆژێکی گەشە کردو دوار ڕۆژێک کە بەرژەوەندی خۆشی خزمەت بکە سەیری بزوتنەوەی ئیسلامی بکە سەیری ئیسلامی سیاسی بکە سەیری کێشەی فەلەستین و ئیسرائیل بکە سەیری پەیوەندی نێوان دەوڵەتانی ناوچەکە خۆی بکە سەیری ئەوە بکە پەیوەندی دوو دەوڵەت کە لە ڕێکخراوێکی وەک ناتۆە هەردووچیان هاوپەیمانن مەقسەدم تورکیا و ئەمریکا خۆیەتی ئەمانە وای لێ کردووە کە بیر لە پێداچوونەوەی بکە بە سنوورەکان یاخود بەو دەوڵەتانەی کە دروست بوون یاخود شێوەی ئەو ڕێکەوتنەی کە وەختی ئەمە سیاسەتی ئەمریکا لەم ناوچیە بۆ نمونە ناپەڕێتەوە بۆ وڵاتێکی وەکو سعودیە و قەتەر وڵاتەکانی کەنداو ینی ئەو وڵاتانە ئەگەر ئەمریکا ئەو پەیامەی هەبێ بڵاوکردنەوەی دیموکراسی بڵاوکردنەوەی ئازادی تاک هاوڵاتی بوون ئێخۆ لەو ناوچانەشا کە بریتیە لە ناوچەی کەنداو شتێک نییە ناوی هاوڵاتی بێ وە شتێک نییە ناوی دیموکراسی بێ و شتێک نییە ناوی ئازادی بە وڵاتێکی بۆ سعودی تا ئێساش ڕێگرە لەوەی ژن سیارە لێ بخورێ پرسیارەکە ئەوەیە بۆ ئەمریکا تەرشی زەکاتە سەر وڵاتێکی وەکو عێراق و وڵاتێکی وەکو سووریا ئەوەندە بۆ بڵاوکردنەوەی دیموکراسی و بڵاوکردنەوەی مافی ئازادی ئەوەنە تەرشیز ناکاتە سەر وڵاتەکانی کەنداو من وازم یەکێ لە هۆکارەکان ئەوەیە ئەمریکا خۆی بە ملتەزیب ئەبینێ لەگەڵ دەوڵەتێکی وەکو عێراق تۆ باسی عێراق کرد باش ئەمریکا هات عێراقی ئازاد کرد لە ڕژێمی سەدام ئەمریکا هات چەند ساڵێک لێرە حکومی عێراقی کرد بەڕاستی بەزێکەیان گوو هاتووە ئازادکەری عێراق بەزێکیان گوو داگیرکەری عێراق بەڵام فەشەلی نێنە ئەم سیاسەت بەڵام فەشەلی هێنا بەڵام ئێستاش ئەمریکا بۆیە لەبەر ئەو پاشینەی کە هەیە لەوە پێش ئەو باگراوندەی کە هەیە لەوە پێش ئەمریکا بە وەکو چۆن بڵێ بە پێویستی ئەزانێ ناڵێن بە واجبی خۆی ئەزانێ بەڵام بە ئەرچێکی پێویستی ئەزانێ کە لە عێراقا هەوڵی ئەوە بووە کە هیچ نەبێ زۆر خراپی پێنەوترێ بەڵام دکتۆر باز لەوە دەکرێت ئەمریکا هاو عێراقی ئازاد کە یاخو عێراقی داگیر کرد هەر ناویشی لێ بنین بۆ ئەوەی کە وەکو بازەکرات دیموکراسی و ئازادی و نموزەچێکی تازە پێشکەشکە لەم ناوچەیە بەو ناوچەی دەوروبەری بەڵام بۆ چوونەکەی تر لای وایە ئەمریکا ئێرانی فراوانتر کرد ئێستا بەشێکی زۆری قەراراتی بەغا لە تارانەوە دەدرێت جاوە ڕاستە ئەمە ینی ئەمریکا یعنی هیوای ئەوە ئەبینێ لە جێیشی وەکو عێراقا کە لە سعودیان نایبینێ و ئێستا لە ئێرانە نایبینێ ئومێدی ئەمریکا ڕەنگە ئومێدێکی ناواقعی بێ بەڵام لەوانەیە کە ئەڵێ ئەگەر لە ئەمریکا لە عێراقا دروستم کرد لەوانەیە پڕشتی بکەوێتە سەر دەوڵەتانی تر ناوچەکانی تر ناوەندەکانی تر بە حکمی کات بە حکمی ئەو فشارەی کە خەڵقەکانی ئەو وڵاتان ئایکەن ئەمە دروست ببێ بەڵام بەڕاستی من باسی ئەو هۆیانم کرد کە ڕەنگە لای گەلی ئەمریکی گرنگ بن کە بڵێن ئەمە بکرێ بەڵام جەنابی باسی ئەوە کرد کە ئەو ڕێگرانەی کە هەن وەکو سعودیە و چێ و ئەمانە لەبەر ئەوەیە من کە ئەڵێم ئەمریکا بڕوا ناکەم ئەمەی وەک پرۆژە هەبێ مەسەلا سیاسەتی ئۆباما ئەمڕۆ ئەوە نییە کە دو ساڵی ماوەوازم 2 ساڵە 3 ساڵ ماوێتی بیەوێ ئەمە
لە سیاسەتی ئەمریکا ئەمە ئێستا دروستکە لە هین بەڵام ڕەنگە ئەو ناومێدیەی کە تا ئێستا بەدەستی هێناوە لە بە شێوەی کاری ئەم ناوچەیە شێوەی دەوڵەتانی ئەم ناوچەیە شێوەی حکومڕانیان لەسەر خەڵقەکانیان نەگونجانی ئەمە لەگەڵ سیاسەتی ئەمریکا ئەمە زیاتر پاڵی پێوە ئەنێ وەک لەوەی کە بڵێ پرۆژەیەکی ئامادەکراوی هەیە و بەڕاستی بیر لەوە ئەکاتەوە کە ئینگلیز و فەرەنسا غەڵەتیان کردووە ئەم ئێوە ڕاستی باشە دکتۆر دەوڵەتی کوردی لەکوێی بیرکردنەوەی سیاسەتی ئەمریکیدایە لە ئێستا بە پێی خوێنەوەی تۆ شتێکە ئەکرێت بەم نزیکانە یاخود خەونێکە ئەستەمە بێتە دی من نایبینم ئێستا کە ئەمریکا بیر لەوە بتوانێت بکاتەوە کە بڵێ من ئەتوانم پشتگیری دەوڵەتێکی کوردی بکەم ئەماش هۆکاری زۆری هەیە یەکێکیان ئەوەی کە وەکو وتم ئەمریکا تا ئێستش ڕەنگە زۆر دەوام نەکە ڕەنگە لە پاڵ لە پشت ئەوەی کە سەرکەوتن بەسەر داعیشە ئەگەر بێت ئەمریکا ئەو گوڕوتینەی کە ئێستا هەیەی بۆ عێراق بۆ حکومڕانیەکی باش بۆ گەشە سندنێکی دیموکراسی لە عێراقا ئەوەی بەو شێوەیە نەمێنێ ئەو وەختە لەوانەیە زیاتر بیر بکاتەوە لەوەی کە نەتەوەیەک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە ڕەنگە هەندێ خەسڵەتی ئەوەی تیاابێ کە بتوانێت یەکەیەکی وەکو چۆن ئەڵێ ینی بەکار هاتوو لێرە وەکوتم ئەو ناومێدە لەوانی تر بەڵام ئەمەیان ڕەنگە بتوانێت مەسەلا لێرە دوو هەم شتێکی ترێتە پێشەوە ئەمڕۆ لە ناوەندی نێودەوڵەتیە دوو شت زۆر گرنگن مەسلەی ئاسایش مەسلەی وزە ئێستا تازە کوردستان بڵێن بەشێکی کوردستان خەریکە نزیک ئەبێتەوە لەم هینانە واتە ئەبێتە خاوەنی جۆرێک لە خاوەنددارێتی ئەم دوو سەرچاوەیە ئەمە بێگومان سەرنجڕاکێشە بۆ ئەمریکا دکتۆر یاخۆ بۆ جەیەکی تر لە کۆتایی بەرنامەکە زۆر نزیک بووینێتەوە بۆیە من ئەمەوێت چەند پرسیارێکی زۆر کورد یەکێک لەو پرسیارانە جەنابە کەسێکی وەکووتمان 40 ساڵ زیاترە لە مەطبەخی سیاسی پەیوەندیەکانی کورد و ئەمریکا و کورد و دەرەوەی دای ئەوترا هەڵەی سیاسی سەرکردایەتی سیاسی کورد بوو لە ئەوەی پێوترا هەرسی 75 هەڵەی مەلا مستەفای بەرزانی بوو پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەین مەسعود بەرزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان لا دوایە هەڵە دووبارە دەکاتەوە یاخود یاریکەرێکە یاریەکە بەباشی دەکات لەسەر ساحێنی و دەوڵەتی وەڵا ینی بوارێکی زۆر وەک ماوە هەیە لە بینی هەردووچانە بارودۆخی ئەمڕۆی ناوچەیی و ناوخۆیی و نێودەوڵەتی جیاوازە لە وەختێکا کە ڕەحمەتی مەلا مستەفا لە ئیشا بووە مەلا مستەفا تەرچیزی لەسەر ئەمریکا بوو بە حکمی ئەوەی نەهامەتێکی زۆری لە رووسیادی بوو ئەو یعنی وەکو چۆن ئەڵێ تاریک و ڕووناکی ئەدی رووسای دی بوو بۆ شێوەی کە خۆی لەوێ بوو کە تاریکە چاوەڕوانی ئەوەیە کرد هەر تەنها لە جێگەیەکەوە ڕووناکی هەیە کە ئەمریکایە زۆر زیاد لەوە کە پێویست بێ بڕوای بە ئەمریکا هەبوو و نەتیجە وا ئەزانم ئیتر ئەمە بە هەڵەی سیاسیدا ئەنەی بە بیرکردنەوەیەکی تۆ خۆت بەچی دادەنی وەڵا هەڵەیە من وازە هەڵەیەکی سیاسی بوو کە مەلا مستەفا زیاترین تەرکیزی کردە سەر وڵاتی چۆک و ئەمریکا باشە لە ئێستادا سەرۆکی هەرێم کە کوڕی ئەو کەسایەتیەیە ئەو هەڵەیە دووبارە دەکاتەوە یاخود یاریەکە بەباشی دەکات مەسعود بارزانی وا ئەزان ماوەیەکی زۆری پێویست بوو بە تایبەتی لەبەر ئەو نەهامەتیەی کە دیبووی لە مەسەلەی 75 و ئیتیفاقی جەزائیر و ئەمانە یعنی بڕوای من وا ئەزان بۆ ماوەیەکی چەند ساڵێک زۆر کەس بوو بە پێچەوانەی باوکێوە لەوەی کە ئەمریکا بتوانێت یاخود بیەوێت یاخود کورد بیەوێت هەتا ئەوڕا دێش
کە بتوانێت شتێک بۆ ئێمە بکە. بەڵام تۆزە ئەمە لەگەڵ دیپلۆماسیەتی ئەمریکا و کوردیشە نزیک بوونەوە لە یەک ئەمە گۆڕا. بەڵام وەکو وتم چاوەڕوانی ئێمە لە ئەمریکا ئێمە ئەبێ بزانین ئەمریکا چەند لە کۆ چەند لە چ بارودۆخێکە ئەمریکا ئەتوانێت بە کەلکی ئێمە بێ. ئەمریکا وەکو وتم دۆستە هاوپەیمان نییە، یعنی ئەمریکا مەجبور نییە لە هەموو کاتێکە مشوری ئێمە بخوا. ئەمریکا لە من تەسەورەکەم ئامادەیە لە هەموو وەختێکە ئەگەر بتوانێ ڕوانگەی عێراقێکی بەکار هاتوو وەک دەوڵەت و وەک دۆستی خۆی هین بکە لە زۆر وەختە ئەتوانم بڵێم ئێمە بە بەختەکەواتە تەوەقع ناکەی بە یەک دێڕوەڵام بیتەوە تەوەقع ناکەی مەسعود بەرزانی کوڕی مەلا موستەفای بەرزان سیاست بە چای باوکی ببینێ ڕەش و سپی تاریک و ڕوون ناتوانم بڵێم وەکو ئەو ڕەش و سپی ئەیبینێ بەڵام مەسەلا من هینێکە بۆ بێنمەوە مەسەلەی بە دەوڵەت بوون بەڕێی من لەگەڵ ڕێزم مەسعود بارزانی زۆر بە گوڕوتینەوە هات بۆ مەسەلەی ڕێفەراندم و ئێمە بەتەنانەت هەڕەشەی بە دەوڵەت بوونی ئەکرد لە لایەنانی تر بەڵام لەپەر بێدەنگ بوو لێ ئەمە شێوەیەک نییە کە سیاسەتی ئەمریکی تێی بگا و تەنانەت ئێستا وەکو من بیستیشم باسی ئەوە کەن کاڵێن وایە ئەمریکا لەوانەیە داوای لێکردبێ کە بۆ ئەمڕۆ واز لەم مەوزوع بێنێ لەزاری جۆن کێرەوە بڵاوکرایەوە وە لە لای من ئەوە مهم نییە کە جۆن کێری چی وتووە لە لای من ئەوە مهمە کە سەرکردەی کورد سەرۆکی هەرێم بتوانێ لێکدانەوەیەک بکە کە لە چ وەختێکە پرسی بە دەوڵەتبوونی کورد پاڵ پێوە بنێ و لە چ وەختێکە هەوڵ بدا کێشەکانی تر ئامادەکاری بۆ ئەمیش کاتە زوو بوو بەلای منەوە زووە ئێستا سیاستمەدار دکتۆر شەفیق عەزاز دەکەین سپاس دەکەین هەمیشە ئێوە ژمیوانی NRT بن بۆ تاوتێکردنی مەلەفە گەرمەکە.